برایەتی و گازی باکوور لە یاریەکانی هەفتەی 16 خولی نایەبی کوردستان لە شاقلاوە بێگەیشتن. یاریەکە وەک سزایەک بۆ برایەتی لە دەرەوە یاریگای خۆی بوو بەبێ ئامادەبوونی هاندەریش. هەردوویانە تینووی سێخاڵی یاریەکە بوون تاوەکو لە دواوەی ڕیزبەندی دوور بکەونەوە. گازی باکوور کۆمەڵێک هێرشی بۆ ڕێکەوت تاوەکو بە گۆڵ بگات، بەڵام هەورەمان ڕزگاری گۆڵپارێزی برایەتی لە دوورخستنەوەیان زۆر زەحمەتی نەبینی، بەڵام لە لێدانێکی گۆشەوە ماڵمۆ ساندای توانی گازی باکوور بە گۆڵێک پێش بخات. وەڵامی برایەتی لەم لێدانەی ژیار گۆڤەند بوو، بەڵام تۆپەکە هێڵی گۆڵی نەبڕی. لە نیوەی دووەم گازی باکوور دەرفەتی زیاتری بۆ ڕەخسا تا ئەنجامەکە دووهێندە بکات، بەڵام هێرشبەرانی بە کەمتەرخەمیەوە تۆپەکانیان لەدەست دەدا. لەم دەرفەتەش ستون ڕێگر نەبا، گازی باکوور بە ئامانجەکەی دەگەیشت. لەم حاڵەتە هەورەمان کارتی زەردی بەڕوبەرزکرایەوە کە ناڕەزایی یاریزانانی گازی باکووری لێکەوتەوە و داوای کارتی سووریان دەکرد. برایەتی لە یەکەم هێرشی ڕاستەقینەی لە نیوەی دووەم بە گۆڵ یەکسانی گەیشت لە ڕێگای عەبدوڵڵا خەلیل لە خولەکی 79. یاریەکەش بە یەکسانی بە گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتا هات. سوپاس بۆ خۆتان یاریەکەتان بینی ئەمڕۆ خاصن لە گەیمی یەکەمە توانیمە ئاستێکی زۆر باش پێشکەشکەین، ئەو بوو بە گۆڵێک کەوتینە پێش ینی برایەتی. شەوتی دووەم هاتینە ژوورەوە بەڕاستی لە بیدایە تۆزێ بە ساردیین بووین، ئەو بوو تۆزێ گەڕینە دواوە گۆڵی تعادولمان خوارد. بە سوپاس بۆخوا ئینشاءڵڵا بتوانین لە یاریەکانی داهاتوو ئەو ئاسەی ئەمڕۆ پێشکەشمان کرد بتوانین لە یاریەکانی داهاتوو پێشکەشکەین. ئینشاءڵڵا ئێمە هینەوەمانەیە بمێنین لە خولی نایەبی کوردستان ئینشاءڵڵا ئەوەش هەرە بێت. ڕۆزی بین لەو نقطەیە بەڕاستی چونکە ئێمە مەبدەی تعویز ناماوە مەرحەلی دووەمە مادەمانەوێت سێ خاڵ بینیندا فەریقمان پێش بکەیت لە دووری خەتەریات بکەویت، بەڵام ئەوە یاریە و ئینشاءڵڵا ئەمە داهاتوو باشتر دەبیت ئینشاءڵڵا هەوڵ دەدەین بەس لەو خەتەریاتە دوورکەوین ئینشاءڵڵا مستەقبەلەن هەموو پێکەوە ئیدارە و ڕاهێنەر و عەفوەن لاعیب و یەک دەست دەبین و ئینشاءڵڵا لەوەی باشتر دەبیت ئینشاءڵڵا لە داهاتوو ئینشاءڵڵا. برایەتی بە 13 خاڵ لە خانەی پێشکۆتایی خولەکە مایەوە و گازی باکووریش بە 16 خاڵ دوو خانە لەسەرەوەی برایەتیە. حوسێن محەممەد کەناڵی پێیام شەقلاوە.